ئەندامی کەنێکێ کارمان تەداوی ئاخافتنێ بکەن. سڵاو لە ڕۆژاوای کوردستان، ڕۆژاوای بەرخودان و شکۆی کوردان، ڕۆژاوای شکست پێهێنانی داعش و بەرەنگاربوونەوەی چەتەکانی ئەردۆگان. سڵاو لە ڕۆژاوای خۆسەری دیموکراسی بەیەکەوە ژیانی گەلان، ڕۆژاوایەک ئەسێرەیەشی گەشت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێستا لە بەرامبەر داگیرکاری و هێرشی چەتەکانی ئەردۆگاندا نزیکەی مانگێکە کوڕان و کچانی کورد شەڕڤانانی کورد لە بەرامبەریان وەستاون و شکستیان پێدێنن. گەلی ئێمە لە قۆناغی ئێستادا ڕۆژاوای کوردستان لە قۆناغی ئێستادا داوای یەشێتی نەتەوەییمان لێ دەکات، داوا دەکات کوردان جیاوازیەکان وەلا بنێن، هەمومان لە چوارچێوەی خەتێکی نیشتیمانی و نەتەوەیی کۆبینەوە دەرکەوت بۆ هەموو کوردێک دەرکەوت. سیاسەتی دنیا هێندەی بازرگانیە، هێندە بەهایەک نییە بۆ مافی مرۆڤ و دیموکراسی و ئەوەی نەتەوەیەک گرتوەکان ئەنجومەنی ئاسایش ئەوەی ئێستا لە گۆڕۆپانی سیاسیدا دەگوزەرێ بەداخەوە دوورە لە بەهای ئینسان دەرکەوت. سەرکەوتنی ئێمە ئیرادەی میلەتی ئێمەیە، یەکبوونی میلەتی ئێمەیە، یەشێتی نەتەوەیی میلەتی ئێمەیە. لە ئێستادا ڕۆژاوای کوردستان داوامان لێ دەکات هەمومان پێکەوە بەرامبەر ئەم داگیرکاریە بوەستین و لە بەرامبەر ئەم داگیرکاریە بڵێین ڕۆژئاوای کوردستان شکۆی کوردانە، ڕۆژئاوا قیبلەی کوردانە، ڕۆژئاوا سەرکەوتنی کوردانە. دەستی پێکردووە، پێویستە ئەم هەڵمەتە گەشە بکە، پێویستە هەمومان بەردەوام بین لەسەری، پێویستە هەڵمەتی بایکۆتکردنی کەلوپەلی تورکیا نەک باشووری کوردستان و باکوور و ڕۆژهەڵات بگرە هەموو دنیا بگرێتەوە. ئێستا ڕۆژئاوای کوردستان دنیای خستۆتە بەردەم دوو بژاردە، دوو ڕێگە. بژاردەیەک داکۆتیکردن لە ئازادی، داکۆتیکردن لە مافی گەلان، داکۆتیکردن لە سەربەخۆیی، داکۆتیکردن لەو بەهانەی کە پێی دەگوترێت دیموکراسی مافی گەلان. بژاردەیەکی تر بژاردەیەکی بزنس و بازرگانیە. بۆیە لێرەوە دووبارە کوردان، دووبارە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی، دووبارە هەموو کەسێکی ئازادی خواست پێویستە بە یەک هاوار بکەین. پشتگیریکردنی ڕۆژئاوای کوردستان پشتگیریکردنی بەهای ئینسانە، پشتگیریکردنی دیموکراتیە و پێچەوانەکەی پشتگیریکردنی تیرۆریستانە و پشتگیریکردنی چەتەکانی ئەردۆگانە. ئەردۆگان ئێستا دوور لە هەموو بەهایەک، دوور لە هەموو پرەنسیپێک بە فڕۆکە بە بەکارهێنانی بە ئاماژگرتنی خەڵکی سیڤیل ئەم تابلۆیانەی دەیبینن کاتژمێر لە کاتژمێر لە ڕۆژئاوا ڕوودەدا. پێویستە خوێنی خەڵکی سیڤیل کوردان یەکە، پێکەوە هاوار بکەین. ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وڵاتانی دنیا ئەنجومەنی ئاسایش نەتەوە یەکگرتوەکان پشتگیری لە ڕۆژئاوا بکەن، ئیدی بەسە کوردانەوە قبول ناکەن. سەرکەوێ قەباتی ڕۆژئاوای کوردستان، سەرکەوێ بەرخودانی کوڕان و کچانی کورد لە هێزەکانی یەپەژا، لە هێزەکانی یەپەگا، لە قەسەدا، لە هەموو شەڕوانێک کە ئێستا لە سەنگەرەکانی جەنگدا شکۆی میلەتێک دەپارێزن، مێژوویەکی نوێ دروست دەکەن، مێژوویەک بۆ کورد دروست دەکەن سەری بڵند بێ. ئەو مێژوەی کە ئێستا کوردانی هەموو لەسەر خەتێک کۆ کردووەتەوە دەتوانین ناوی لێ بنێین مێژوویەکی نوێ، سەردەمێکی نوێ، قۆناغێکی نوێ کە سەرکەوتن تێیدا مسۆگەرە. دڵنیابن بەرخودانی، دڵنیابن بەرخودانی ڕۆژئاوا سەردەکەوێ و دڵنیابن چەتەکانی ئەردۆگان شکست دێنن و دوجار بەهای ئینسان، بەهای ئازادی، بەهای دیموکراسی، بەهای مافی گەلان سەردەکەوێت. هەموو ناوەتان شاد بن. Vielen Dank an unseren Redner, an unseren Freund Khalid Qadir, der im Namen der